زانا عەبدوڕەحمان کە پێڵێن زانای کورسات ئەو ئەندام پەرلەمانەی لەسەر کێشەکانی گەنجان بەردەوام لەگەڵ بەرپرسەکانە لە کوردستان لە مشتومڕ و گفتوگویا بووە. ژیان لە ئەوروپا بۆ خەڵکی کورد زیاتر بۆ ئەوەیە کە بەشێکی زۆری داهاتی کوردستان بە ڕەنج و ماندووبوون و کرێکاری گەنجی کوردە کە لێرە بۆ دایک و باوکو بۆ کەسوکاریە نێرێتەوانێت ڕاستی بۆ پارەی کە لەنەوەت پێیان کردووە خەڵکیان لەناو مؤسساتی ئەوروپیش کڕیوە لە دژی ئاڵای کوردستان ناژان دزی چی بووە خۆتانە بینین لێرە ئاڵا لەسەر پێڵاوە لەسەر جلوبەرگە لەسەر یعنی بۆ بەڕاستی ڕێواز لە کۆمیتە و ناوچە و لەخواانە بێنێ پاڵکێکە کە خاڵۆزایەکی منە لەبێر بێ موچەی لە کۆمی ئێستا بە تایبەتی پاسپۆرتی دۆمینیکا دروست بووە بیانێ بۆ دەرباز بن بیانێ هەر تعدایەک پێیان خۆشی یەکێکی پارتیەکانەوەی خەڵک بێتە دەرەوە منیو پرسیارێکە بەڕاستی دەسەڵاتی سیاسی بۆ ڕقیلەوەی خەڵک واللهی خۆزگە بوونە بە پارتی یا ئینسان منەوانی کە بوونەتە پارتی زۆر ڕێزیانەگرم چکۆ یعنی خەڵگە بینم لێرە ڕۆژانە لە غەسل ئیشەکە شەو نخونیەکە خۆی ماندووەکە پارەکە چێتی و پارتی چیان کردو بۆ گەنجەکان ئایا لێرەشتیان کردەوە بۆ گەنجەکانیا لە کوردستانش ئەتوانم بڵێم دۆزەخەی کە لە کوردستان دروست کراوە بەداخەوە من پێم وایە سیاسەتی کوردی حزاراوە بەوە خەڵکێ بە پاسپۆرتی تەزویری عراقی بە ناوی جیاواز پاسپۆرتی دۆمینیکای بۆ دروست کرا بەرپرسێک باشترین موچە و باشترین پارە و باشترین قوتی ڕێکەوتنەکانی جێبەجێنە کێتیش تاوانبارە یەکێتیش بەشێکەوە خۆ ئێستا یەکێتی ئەڵێ من ئاگام لە نڤان و ئیسماعیل و گەنجانەی کە لە لەندەن و لەوانە ناڕەزایی دەڕۆن ئەوانە دەنگی حەقێکی خەڵکن شایەت هەیە ئەڵێ زانا عەبدوڕەحمان موچەکەی کردو بە چەند بەشێک ڕێکانی من بێکەم و کورتی بوو هاوڕەکانی ئێمەش بێکەم و کورتی نەبوون یعنی خۆشەویستان سڵاوی خوای گەورەتان لێبێ ئەمڕۆ لەگەڵ گەنجێکین گەنجێک کە پێشتر ئەندامی پەرلەمان بووە و بەردەوام لە ناو گەنجاندا بووە و زۆربەی کاتیش لە بەرەکانی جەنگدا بینیمانە زۆربەی کات لەگەڵ پێشمەرگەدا بینیمانە ئەم گەنجەش زۆربەمانەی ناسین ڕەنگە من هەر بەناوەکەی هەر بە بینینەکەی ئێوە بیناسن زانا عەبدوڕەحمان کە پێڵێن زانای کورسات ئەو ئەندام پەرلەمانەی لەسەر کێشەکانی گەنجان بەردەوام لەگەڵ بەرپرسەکانە لە کوردستان لە مشتومڕ و گفتوگویا بووە ئەمڕۆ پێمان خۆش بوو لە بەریتانیا گفتوگۆیەکی تێر و تەسەل بکەین زانین کاکزانا چی هەیە بۆ گەنجانی وڵاتە و ئەو کێشە و گرفتانە چین کە ئەمڕۆ گەنج لە کوردستانەوە دێن بۆ ئێرە و لێرە نیشتەجێ ئەبن و ئایا کاریگەری دەسەڵات لە کوردستانە زۆرە و ئایا ئەو کاریگەریە لێرە دروست بووە ئێوەش لەگەڵمان بن لەگەڵ هاوکاری خۆشەویستم شەموز نادر کاکزانا سڵاو لێبێ سڵاو لێبێ یاخوا بەخێر بێن یاخوا بەخێر بێن کاکزانا زۆر دڵخۆش بووین بەم دیدارە سپاس دەکەین کە ڕێت پێداین دیدارێ بکەین پێمان خۆش بوو وەک خەمێکی گەنج بەسەرێکەینەوە ینی بەڕاستی تۆ دایم لە خەمی گەنجا بووی ئەم خەمی گەنجە بۆ وەڵا زۆر بەخێر بێن وەڵا زۆر خۆشحاڵ بووم دەستخۆشی دامەزاندنیم کەناڵەتان لێکە من پێم وایە کورد لە تاراوگە پێویستی بە میدیایەکی ڕێک و پێکەیە ئەم هەوڵی ئێوە هەوڵێکی گرنگە کە ئومێ دەکەم هەوڵە فراوان بکرێ سەپۆرتی بۆ پیا بکرێ هەم لە ناو خۆ کورد لێرە ببنە پشتیوانتان هەمومان پشتیوانیتان بکەین بۆی بەڕاستی دەنگ و ڕەنگی کورد لە تاراوگە بکە بەداخەوە خۆزگەم دیدارانە لە کوردستان بووە ینی کەسمان لە تاراوگە نەبووینایە کەسمان لە دەرەوە نەبووینایە هەرچەند من ماوەیەکی کەمە گەڕامەوە بۆ بەریتانیا لێرەم ڕاستیەکەی لێرەش کێشە و گرفتەیە ینی ئەو کێشە و گرفتەی کە گەنج لە کوردستان تووشیە بێ بۆی وڵاتەکەی خۆی دایک و باوکی نیشتیمانەکەی بەجێبێڵێ لێرە شەر بە دواوێت یعنی نیشتیمان شتێک نیە ئینسان بتوانێت لە بیری بکە ینی دایک و باوک و کەس و کار و یادەوەری شتێک نییە لەر شوێنێکی دنیابی تۆ هەر لەگەڵەواژی بۆیە من پێم وایە ئەمانە ژیان لە ئەوروپا بۆ خەڵکی کورد زیاتر بۆ ئەوەیە کە کاتی تیا بەڕێ بکە بۆی ڕۆژێ بگەڕێتەوە بۆ نیشتیمانەکەی خۆی پێم وانە هیچ کوردێک کاتۆتە دەرەوە بیرەوە کرد بێتەوە هەتا لێرە بێ هەموو هەوڵ و توانا و کەسابەت و ژیانیان بۆ ئەوەیە ڕۆژە لە ڕۆژان بگەڕێنەوە بۆ نیشتیمانەکەی خۆیان ینی من زۆر جا کە لێرە گوێم لێ بێ گەنجێک ئەو هەموو ڕێگایی بڕیوە هاتوۆتە ئێرە دایکی باوکی کەسوکارەکەی لە کوردستان خۆشەویستێکی ئەمرێ ڕێگەی نیە بگەڕێتەوە ینی تۆ تووشی چیەبی بەڕاستی نیسای نەتوانین لە پرسەی باوکی لە پرسەی دایکی لە پرسەی خوشکی برایەکی ئازیزێکی ئامادە بێ این کارەساتێکی گەورەیە بەڕاستی بۆیە ئەوەی کە لە کوردستان هەموو خەونی ئەوەیە بگاتە تەنیشتی ئەم گەنجانی ئێرەکە لە تاراوگاژی بۆیە خەڵک بەردەوام بیر ڕێگەی جیاواز دەکاتەوە بۆ دەرباز بوون لەو
ئەتوانم بڵێم دۆزەخەی کە لە کوردستان دروست کراوە بەداخەوە من پێم وایە سیاسەتی کوردی حزابی کوردی بە درێژایی ئەو حکومڕانیەی خۆی نەیتوانی خەون و هیوا و ئومێدێک بۆ گەنج دروستکە کە بمێنێتەوە یانی جاران بەس ئەو خەڵکانە هاتن کە ئیشیان نەبوو کە پارەیان نەبوو ئێستا ئەوانی کە پارەشیان هەیە دێن بەڕاستی ینی ئەم مۆجوەی ئەخیر کە خەڵک هاتووە هەموو خەڵکی سەرمایه‌دارن ینی بە سەدان سەرمایه‌داری کورد پارەکانیان گواستۆتەوە بە ناوی جیاجیا بۆ ئێرە بەشێک لەمانە هەروانن کە پارەیان لە پەناو دەسەڵاتایە پیا کردو کۆمپانیایە بە ملیۆن دۆلاری لە پەنایەتی و پارتیا پیا کردووە ئێستا سەرۆت و سامانەکەی بە ڕێگەی ناشەرعیش گواستۆتەوە بۆ بەریتانیا بۆ شوێنی ترکە من بۆ خۆم لەگەڵ کۆمەڵی خەڵکی شارەزا کە لە بریتانیان ڕاستی بە دواو کەیسانەوەین ینی ناکرێت خەڵک لە کوردستان کێشەی بۆ گەنج دروست کرد بێ و بێتە سەرێشە و بێتە هۆکاری بێکاری ببێتە هۆکاری دزین و سەروەت و سامانی ئەو وڵاتە جاری کتر بێتەوە لێرە هەر سەروەت و سامانەکەی بخاتە گەڕوو لێرە شەرواز نێنێ و گەنجی کورد بکاتە قوربانی بۆیە ئەمانە کێشەی قوڵن من بەش بە حاڵی خۆمە ڕاستی تقریبا هەمووی مانگێک بوو لە کوردستان و سێ چوار ڕۆژە گەڕاومەتەوە لە کوردستان یانی دۆخێک دروست بۆ ئێستا فشاری ئەمنی زەخت زۆرتر بووە لە ڕابردوو بەڕاستی ینی یەکەتی نیشتیمانی کوردستان و حیزبی کە هەموو تەمەنی گەنجێتیمان بەو حیزبە سپاردووە ئێستا بەڕاستی خەریکە جیاوازێکی نامێنێ لەگەڵ پارتی لە مەسلەی زەختکردن لە خەڵک لە مەسلەی نێشتنی ئازادی ڕۆژنامەگەری یعنی هەر ئەمەی وای کردووە گەنجێک لە ئیش و کاری خۆی بگەڕێ بچێتە لەندەن دەسەڵاتدارانی وڵاتەکەی خۆی هێل کە باران کە خێر بارانیان کە ژنەیان پێ بدا قسەیان پێ بڵێ گەنجی کورد بۆ گەیشتۆتەوە ینی ئێمە گەنجی وڵاتەکەی ئێمە هەموو خەڵکی بەئەدەب خەڵکێک کە چۆنەڵی ئاستی پەروەردەی گەنجی کورد فەرقی هەیە بۆچی گەشتۆتەوەی گەنج لێرە هاوارکە لە شقامی لەندەن قسە بە سەرکردە سیاسیەکانی کورد بڵێ ئەوە هەموو پەنگ خواردووەیە کە لە هەرێمی کوردستان دروستیان کردووە ینی حەقە سەرکردە سیاسیەکانی کورد بیر بکەنەوە ئێرە شوێنێکی ئەمان نەماوە و سەرمایه‌دارەکانی کورد بیر لەوە بکەنەوە بیانەوە ینی لەو دۆخەی کە هەیە ئێستا بە تایبەتی پاسپۆرتی دۆمینیکا دروست بووە بیانەوە بۆ دەرباز بن بیانەوە هەر تەعادایەک پێیان خۆشە لە کوردستان بیکەن و ئەوەکو ڕێگەی دەرباز بوو ببینم بڵێ هەر ڕۆژێ دروست بوو بەم پاسپۆرتە دۆمینیکایانە توانین بڕۆین ئەوروپا بریتانیا کەنەدا نازانم هەر شوێنێ من پێم وایە گەنجی کورد لێرە هۆشیار بووتەوە لێرەش ڕێگەیان پێ نادەنەوە بکەن بۆیە کە بەداخەوە خۆزگەوانە بووە خۆزگە لێرە گەنجی ئێمە کاتێ سەرۆکی حکوومەتەکەی یا سیاسیکی کوردیەتە ئێرە بچن گوڵبارانیان بکردنایە بەڵام ئەمان دۆخێکیان دروست کردووە هەموو گەنجانی کە تۆی بینی لەو شەقامانە هاوارەکەن وازیان لە ئیشوکار هێناوە بۆ ئەوەی ڕوبەڕووی ئەو نادادی و سەمکاریە ببنەوە ئەو بۆ خۆی شتێکە بێ پرسیاری لێ بکرێ چه ئامادەیە دەست لە ئیشوکاری خۆی هەڵگرێ بڕوا ڕوبەڕووی نەعەدالەتی و نادادی بێتەوە لە لەندەن و لە کوچە و کۆڵان و بگەڕێن بە دوام مەسوولانەیە ئەمە دۆخێکە کە من پێم وایە هەرگیز گەنجی هەرێمی کوردستان خەڵکی کوردستان لە دۆخی وانە خۆشانە بوون بەڕاستی ئەم دەسەڵاتەش هۆشیار نابێت من پێم وانێ خەڵک دژی ئەمان زۆر جار کە ڕەخناگری ئەڵێ نەمانە دژی نیشتیمانن دژی ئاڵانە کەس دژی بەڕاستی خاک و نیشتیمان و ئاڵاکانی کاکزانە من یەک پرسیارەکەم تۆ باسی حیزبێ کرد با من ناوی حیزبەکانیش بەرم یەکێتی و پارتی چیان کردو بۆ گەنجەکان ئایا لێرە شتیان کردەوە بۆ گەنجەکانیان لە کوردستان شتیان کردووە وڵی خەریکە ئەوان لێرەژە بن بە مڵۆزم بۆ گەنجی کورد ینی حکوومەتی هەرێمی کوردستان و کۆی کە لەم ئەخیرانە باسەکری ئەم دیدارانە لەواتی ئەوە بێ بەڕاستی سەپۆرتی گەنجی کورد و خەڵکی کورد بکەن بە تایبەتی لە بەریتانیا خەڵک بەڕاستی خەڵکێکی زۆری کورد خۆی دامەزراندووە یعنی من پێم وایە ئەوەی کە لێرە ئیبینی بەشێکی زۆری گەنجی کورد خۆی بزنسی هەیە خۆی کەسابەتەکە خۆی کارەکە و بۆتە سەرچاوی سۆسیال بۆ کەس و کارەکەی حەزەکەم بزانی بەشێکی زۆری داهاتی کوردستان بە ڕەنج و ماندووبوون و کرێکاری گەنجی کوردە کە لێرە بۆ دایک و باوکوی بۆ کەسوکاریە نێرێتەوانێ ئەو دۆخی کە لە کوردستان دروست بووە کە خەڵک وەکوونەوەتەکان برسی نییە بەڕاستی گەنجی کورد لێرە ئازا و بە شەرەف و بە کەرامەتن کە یارمەتی کەسوکاریانە دەن لە کوردستان ئەمانە بوونتە سۆسیال یعنی خەڵگە بینم لێرە ڕۆژانە لە غەسل ئیشەکە شەو نخونیەکە خۆی ماندووەکە پارەکەی نێرێتەوە بۆ خوشک و براکانی بۆی بتوانن بخوێنن بۆی محتاجی یەکێتی و پارتی نەبن بۆی محتاجی خەڵکی نامەرد نەبن لە کوردستان بەڕاستی هەر بەڕاستی وایە بۆیە من بۆ خۆم لێرەوە دەستی یەک بەیەکی و گەنجە کوردانە ماچەکەم کە لێرە هەوڵەدەن ماندووە بن بۆی کە سوکارێن بۆچی یەکێتی پارتی ڕکیانەوەی خەڵک بێتە دەرەوە ئەنیو پرسیارێکە بەڕاستی دەسەڵاتی سیاسی بۆ ڕقیلەوەی خەڵک بێ بۆ ڕێگریان لێکە مەسەلەکە ئەوەیە زانن کە گەنج بێتە ئێرە هۆشیارە بێتەوە بێتە سەرچاوەیەکی داهات بۆ خوشک و براکانی کە پێویستیان بەم حیزبانە نەبێت لە کوردستان ئەمەش کێشەیە بەڕاستی ئەمان پێیان خۆشە هەموو خەڵک سەرچاوی داهاتەکەی لای ئەوان بێ لای یەکێتی و پارتی بێ بۆی کەی ویستیان دەنگیان پێ بدەن کەی ویستیان ئاراستەیان کەن بەڵام
هەموو گەنجانی کە تۆ لێرەی بینی بۆ خۆیان سەرچاوی داهاتن لە کوردستان لە ئەوروپا لە وڵاتەکانی تری ژوایە بەڕاستی بە تایبەتی لە بەریتانیا کوردێک گرتووترە هێشتا هەندێک عورف و عادەت و ڕێز و ئەخلاق و شت ماوە لێرەکە من پێم وایە هەندێک شتەی لە گەنجێرەکە هێستا لە گەنجی کوردستانیش نەماوە ینی ئەوەی کە زۆر جار بەداخەوە هەندێک خەڵک دێن لە ئەوروپا وا و نازانم چی من پێم وایە ئەو سلوک و ئەخلاق و ئەدەبەی کە لە گەنج هەیە لە بەریتانیا بڕوان پێکە لە کوردستان نەماوە ئەمە بێ پشتیوانی بکرێ ئەمە سەروەتێکی مرۆییە کاکە تۆ جوولەکەکان نەتەوەکانی تر حتا پۆڵەندیەکان ئەوانەی کە لێرن هەموو کۆمیتیان بۆ دروستکەوە هەمیان بوونتە سەپۆرت وڵاتەکانی خۆیان مەمنونیانن سوپاسیانەکەن کاتوون تەم وڵاتانە کرێکاریەکەن ژێرخانی ئابووری وڵاتەکەیان بەهێزەکەن ئێستا لێرەش دەسەڵات دژیم گەنجانەیە بۆیە هەموو ئەوانی کە ئاوارە بوون هەموو ئەوانی کە نیشتیمانیان بەجێهێشتووە لێرە ڕاستی هی نادادیە نەچێ پێی خۆشە بەڕاستی لە کەسوکاری دوور بێ لە باوەشی دایکی دوور بێ لە خزم و کەسوکاری دوور بێ لەو وەتەنە دوور بێ کە تیا لە دایک بووە بۆیە من پێم وایە کێشەکان لەوە قوڵترە هیوادارم حکوومەتی هەرێم نەچێتە ژێرباری وەرگرتنەوەی ئەو گەنجانی کە لێرە بە زۆر دیپۆرتیانەکەنەوە چونکە ئەو شتێکی خراپە ڕاستی من پێم وایە گەنج لێرە تووڕەترەکە ئەو گەنجانی کە دوێنێ لە لەندەن هێلکەیان هاویشت ئەمجارە بەردەهاون چونکە من پێم وایە کردنەوەی ڕێگا بۆ وەرگرتنەوەی خەڵک بۆ خەڵکێک کەماندووە کە ڕای کردووە کە کێشەی هەیە هیچ نەبێ کێشەی ژیانی هەیە ئیشکایانی ئیشی دەست ناکەوێت هاتووە لێرە بەکرێکاری بە غەسل بە هەموو شتێک ڕازیە تۆ وا بکەی کە ئەم حکوومەتە بینێرێتەوە بە وڵاتەکەی خۆی حتمما ئەم کێشانە قوڵترەکاتەوە ینی مەسافە گاپی بینی گەنج لە دەرەوە لەگەڵ ئەم دەسەڵاتە زۆرترەکە و لێرە ئەوەی کە من بەڕاستی زۆر بەلامۆن گرنگە ئیشی لەسەرکەین لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ من بۆ خۆم نامم نردووە لێرە بۆ مۆفیز بۆ پەرلەمانتارەکان بۆ یەکێتی ئەوروپا لەسەر مەسەلەی پاسپۆرتی دۆمینیکا بەڕاستی ینی پاسپۆرتی منکە ڕاستان دێ خەڵک بە هەوڵ و ماندووبوونی خۆی بازرگانی کرد دۆمینیکای کڕیوە بەشێکی تریوانی کە کڕیوانە خەڵکی سیاسی ئەو خەڵکانە پێیان وایە هەر کاتێ دۆخی دروست بووم پاسپۆرتە پێی نەجاتە بن بەشێک لەمانە بەڕاستی ئێمە ترسمانەیە ئەم حیزبانە پاسپۆرتی دۆمینیکا بۆ هەندێک چەقۆکێش و سەرسەری بکڕن بە ناوی جیاواز بە پاسپۆرتی تەزویری عراقی بینێرن لێرە عەزێتی ئەم گەنجانە بدەن کە ناڕازی کاوانە بۆ خۆی کێشەیە هەموو ئەمانە لێرە حکوومەت و حتا یەکێتی ئەوروپاشمان لە مەسەلەی ئاگادار کردوەوە کە بەڕاستی پێویستە پاسپۆرتی دۆمینیکا لە عراق ڕابژیرێ و ئەوانی کە وەریشیان گرتووە تحقیق و لێکۆڵینەوەیان لێ بکرێت چونکە خەڵکەیە کراوە بە ژنی ئەم ئەو کراوە بە کوڕی ئەو یانیەمانە هیچی بە قانونی نەکراون زۆر جارەوانی کە بازرگانی پاسپۆرتی دۆمینیکاکەن دڵنیایە دەن بە خەڵک ئەم شتانە بە قانونی کراوە وە نەخێوانیە هەزار سەدان نمونە هەیە کە خەڵکەیە ژن و مێردین کراون بە ژن و مێرد بۆی پاری کەمتری تێبچێت خەڵکەیە مناڵی ئەوان نێکراوە بە ئەوان خەڵکەیە بە پاسپۆرتی تەزویری عراقی بە ناوی جیاواز پاسپۆرتی دۆمینیکای بۆ دروست کراوە کە لەم وڵاتانە باندن بە سەدان ناومان بۆ هاتووە ئێمە کە خەریکی ئەو کەیسە بووین ئەوە شتێکە بەڕاستی وازی لێ ناهێنین ینی کۆمەڵی خەڵک لێرە خەباتەکەن ناڕازین بە جۆرێک لە ژۆرەکان ئێمەش بە جۆرێک ژۆرەکان هاوکار و پشتیوان بی ئەمە بۆ نیە ئێمە دژایەتی خەڵکی خۆمان بکەین دژایەتی بە نازام سەرمایەدار و فڵان و فیسار بکەین ئەمە بۆ ئەوەیە کە بەڕاستی ئەو ڕێگەیە ئەو ژیانی کە لێرەشەی لە گەنجی تێک نەدەن ینی ساسا کۆمپانیا هەبوو کاکە بە سەدان ملیۆن دۆلاری کوردستان بە نەقانونی هاتوۆتان وڵاتە ئێستا و کۆمپانیانە پێیان وایە کە ئێمە هیچ نازانین خەڵک ئاگای لێ نییە بە ناوی جیاواز بە ناوی خەڵکەوە بە ناوی کۆمپانیای جیاواز لێرە تۆماریان کردووە بەڕاستی ئەمەوە نازانی و وردە خەریکی کۆکردنەوەی زانیایی لەسەروانە کە بشکاتیان لێ بکەین ئەم پارانە چۆن هاتۆتە ئێرە بە چ ڕێگەی گواستراوەتەوە بۆ ئێرە و لێرە چی پێکرێ ئەو قوتی خەڵکی کوردستانە بەڕاستی بەڵام بە زۆری هەر تەرکیزەکە لێرێ یان تەرکیزەکە لەسەر بەریتانیایە بەڵام بۆ ئەوروپا ژەم شتانە ڕوویداوە و ئەو تونند و تیژی و هەڕەشە شتانە بەڕاستی نامان ترسێنە من بۆ خۆم هاتچووی کوردستانەکەم دێمەوە ئێرە ڕۆم من پێم وایە لە پێناو زەختکردن لەم دەسەڵاتە سیاسی کە هەیە بەیەکێتی نیشتیمانی کوردستانیشەوە کە من بەشێکی زۆری تەمەنم لەگەڵ و حیزبە سەرف کردووە هی ئەوەیە بێ ڕایەنگرین ینی ژیانی خەڵک ئاوا ناچێ بەڕێوە و ناشتوانن ئەوەی کە لێرە ئایانەوێ بە تایبەتی لە ئەوروپا تحقیقیکەن بەو دۆستانی کە بە پارە و بەوانە لە ناو مؤسساتی ئەوروپی کڕیویانن شتەکە ناچێتە ڕێوە لە بەرەوەی لێرە هەموو شتانە ڕۆژێک لە ڕۆژان کەشفە بێەوەی کە ئێستا بینیتان زۆر خەڵکی ئەمان بەڕاستی بەو پارەی کە لەنەوت پێیان کردووە خەڵکیان لە ناو مؤسساتی ئەوروپیش کڕیوە لە ئەوروپا لە بریتانیا لە ئەمریکا بۆ ئەوی لوبیان بۆ بکەن بۆی پشتیوانیان بۆ بکەن بۆیە من پێم وایە ئەو شتە تا سەر نابێ کاکزانە پرسم بەرپرسێک باشترین موچە و باشترین پارە و باشترین قوتی هەیە بەڵام لە هەمان کاتیشا غەدر لە میلەتەکەیەکا و بە خەڵکی ژەڵێ گەندەڵ ئەمە چۆنە بینی ینی تۆ
دۆخێکیان دروست کردووە بۆ خەڵک نەموچایان بە خەڵک یعنی هەر بەغایە پارەکەی داتێ بەغداد پارەکەدا بە حکوومەتی هەرێ ئەڵێ ئەم موچەیە تەوزیعکە یعنی وەکوای بە من بڕێ پارە بم بە تۆ بڵێم تەوزیعیکە بەڵام کەسێک بە نوعێکی کە تەوزیعیکە بە جۆرێ ئەمە چۆنە بینی ئەم دۆخە بۆ ئاوا دروست کراوە ئایا هەر خەمی گیرفانی خۆیان یا خەمی میلەتیانە وڵی کە مەوزوعی پارە لەوانەیە من بۆ خۆم ئەگەر لە بەردەوام بوومایە لەوەی کە هەندێک مەسەلە قبولکەی لە کوردستان ئاسان نیکەتی پارتی پارادەن بە خەڵک ینی ئاسایی بوو من لە کوردستان بێساش بڕۆمەوە دەستکەم بە ئیشکردن مانگانێکی زۆرت بدەنێ و بۆی بێدەنگت کەن و بڕۆیت و لەگەڵی ئەوە بەردەوامی من بۆ خۆم پێم وایە ئەمەی کە ئەوەی ئەم دەسەڵاتە سیاسیەی کە حکومڕانی نەمە ناتوانێت و پارێش تەوزیعکەن من پێم وایە هەموو ئەوانی کە باسی نوێبوونەوە و چاکسازی ئەومان هەمووی کات کوشتنە بەڕاستی لەبەرەوەی دەسەڵاتی سیاسی هەرێمی کوردستان داهات هەرێمی کوردستان لە دەست ئیرادەیەم حیزبە سیاسیانە نەماوە لە دەرەوەی ئیرادەیەم حیزبە سیاسیانەیە خاک و ینی ژێرخان و سەرخانی کوردستان فرۆشراوە ئەمە ناتوان پارەکەی بگەڕێنەوە من پێم وایە لەگەڵ بەغاژ ناگەنە نەتیجە هەموو ئەم ڕێکەوتنانی کە لە بەغا کردویانە بەغا ناتوانێت ینی بەغا بۆ هەموو پەرپوتی و دزیە کە لە بەغا هەیە هێشتا زیەکەەوە کەریمی کوردستانیە ناتوان لەگەڵەمانە بەردەوام بن بۆیە ئەمانە هەمووی کات کوشتنە بۆ زەمانێکی تر ینی دۆخی خەڵک ڕۆژ بە ڕۆژ خراپترە بێ و من قەنەعەتم وایە ئایندە خراپتریشە بێ وەڵام ئایم حکومڕانێ بەردەوام بێ من پێم وانییە بەردەوام بێ یعنی ئەمەی کە لە کوردستانە گوزارێ من پێمانی خەڵکی کوردستان بتوانن قبول بکەن چونکە هیچ شتێک نەماوە ینی ئێستا تۆ حساب کە دوو ڕۆژی کە هاوینە بڕاکە ناتوان ئاو بدەن بە خەڵک ناتوان کارەبا بدەن بە خەڵک ئێم موچەژ نادەن پرۆژەژ نەماوە قیر نەما باشە کاک زانە بۆ خۆیان هەیەانە بۆ نایدەن بە میلەتەکەیان بۆ ڕاستی ئێستا ئەمانەی کە هاتوون پێیان وایە درەنگ هاتوون هەموو پێیان پێویستیان بە پارەیە و ئەوان زۆربەی زۆریان لە دەرەوە ژیاوە نەزانن پارە چەند مهمە بەشێکی زۆریان ئەمانە ئەزانن کە هەموو شتێک پارەیە بۆی هەرچی پێیەکەن سەر و سامانەکانی گوێزنت دەرەوە ئەی بەنە ئەوروپای بەنە ئەمریکا پێیان وایە گەر دۆخێکیش دروست بوو وەکو بنەماڵی شا وەکو بەعسیەکان وەکو فڵانە توان ڕاکەن و لێرە سەر و سامانەکەیان بخۆن کە من پێم وانیە شتە بچێتە سەر وە بەشێکی تری جوانی کە تازە پیاکەوتون لە ناو مۆساتی ئەمنی و ئەوانن دۆمینیکایان کڕیەوە پێیان وایە لە جیفانیانە و دزیەکەن لە حدود و لە فڵان و تعدا لە خەڵکەکەن و ئیتر پێیان وایە هەر ڕۆژێک بێتوان دەرباز بن بەڵام هەموو ئەمانە شکاتیان لێکراوە ئەمان ێستا لەوانەیە شکاتی ئێمە بە هەند وەرنەگرن بۆ نە خەڵکێک لە مۆسەیەکی ئەم نییە بڵێ بە هەر شکاتکەن بەڵام دۆخێک دروستە بێ ئەو کاتی کەم حکومڕایە نامێنەمانە هەموو لێ پرسینەوەی لەگەڵەکرێ بۆیە من هیوادارم ئەو گەنجانی کە تونەتە دەرەوە کە کەیسیان هەرێمی کوردستانە سڵ نەکەنەوە لەوەی کە بەڕاستی داوا یا شکات لە هەمووانە بکەن کە غەدریان لێ کردوون هەموو ئەوانی کە کەیسیانەیە لە هەرێمی کوردستان ئێستا کێشەیان بۆ دروست کراوە گوایە هەرێمی کوردستان ئەمینەوە ڕاپۆرتانی کە نوێنەرایەتی حکومە دەیدا بە حکوومەتی بەریتانی کە ئەمانە کێشەیان نییە و هەرێمی کوردستان نازانم چیە و چیەوانە لەو شتە ینی دڵنیا بن کە ئەمانیش زان لە هەرێمی کوردستان چێ گوزەرێ بۆیە من بۆ خۆم زۆر هاوکاری خەڵکەکەین لەوانی کە کەیسیان هەرێمی کوردستانە کەیسیان عراقا من بۆ خۆم بەڕاستی لەگەڵ زۆر کەس شاید بوو کە ئەزانمەوە حکومڕانیە قەدری کردووە هەم لە جیرانی خەڵک لە کوشتنی خەڵک بە تایبەتی ڕۆژانە خەڵک کوژێ ڕاستی لە کوردستان بەڵێ و زایدەن گرتنی ڕۆژنامە نووس نەمانی دەنگی ئازاد ئەمانە هەموو بابەتی گرنگن ڕاستی من بۆ خۆم هانی هیچ کەسێ نادەم بێتە دەرەوە پێم وایە ڕوبەڕوونەوە لە ناوخۆ شتێکی زۆر گرنگە یعنی ئەمە بێن لە ناوخۆ ڕوبەڕووی و دەسەڵاتە بینەوە بەڵام هەموو ئەوانش کە هاتوونەتە دەرەوە حەقە بەردەوام لەو خەباتی کە دەستیان پێکرد ینی مەسەلەکە هەر وەرگرتنی جواب وانە نەبێ ئێستا گەنجێکی زۆر بە تایبەتی ئەوانەی کە لە لەندەن خەریکن من دەستخۆشیان لێکم پشتیوانی بۆ هەموو گەنجانە دەرەبڕین کە یانی لە قوت و ژیانی خۆیان نەگرنەوە چن ئەمنە بەشێک لە دەنگی ناڕازی گەنجی کورد لە دەرەوە حەقە هەمومان پشتیوانیان بکەین لە پشتیان بین بۆی ڕاستی ئەوەی کە هەیە کە پێ وترێک کۆمنیتی کوردی یا کوردیش دیاسپۆرا لە دەرەوە زیاتر خەڵک لە یەک نزیک بێ ینی بەداخەوە لە ڕابردوو یەکێتی و پارتی خەڵکیشان لێرە دابش کرده بوو ئێستا وردە خەڵک لە یەک نزیک بۆتەوە چکە خەمەکە هاو بەشە دایک و باوکو و کەسوکاری هەمیان وەکو یەک برسیە لە کوردستان یانیەوەی کە کادری یەکێتی پارتیش هێزا برسیە چکە پارە نادەن بە کادرەکانی خۆشیان بەڕاستی خۆ ئەوانەی کە خانشینن ئەوانەی کە مۆزەفن هەمووی لایەنگری حیزبێک بوون لە ڕابردوو ئێستا کە موچیان نادەنێ حەزێتیانەکەن بۆ ئێستا حیزبایەتیش نەماوە ئەمانە بوونەتە کۆمپانیا هەر حیزب بۆ خۆی سێ چوار کۆمپانیایە ئەم کۆمپانیایە هەر یەکە و بۆ خۆی ڕابەرایەتیەکە و پارە بۆ خۆی پیاکە ئەنی ئێستا حیزبی ژۆک جاران نەماوە
ئیتر بەڵام دوایی دێن کاتێک کە تۆ قسەیەکەی ئەوان خاک و ئاڵا و دژی ئاڵای کوردستان و ناژان دزی چین و خۆتانە بینین لێرە ئاڵا لەسەر پێڵاوە لەسەر جلوبەرگە لەسەر ینی شتێک نییە بەڕاستی ئەوەنە مقدەس و پیرۆز بێ ئەوە پیرۆزە بەڕاستی ئەوە مقدەسەکە کە بەڕاستی وڵاتەکە ێژێنێ حرمەتی خەڵکەکە یەگرێگینا دروشم بازی ئەوانە من پێم وایە کۆتایی هاتووە. خۆشەویستان لەگەڵمان بن دوام ناوبڕەدەینەوە لاتەن. خۆشەویستان لەگەڵتانین لە بەشی دووەمی بەرنامەکەمان لەگەڵ بەڕێز زانە عەبدوڕەحمان زانای کورسات. دەمەوێت بپرسم کاک زانە ئەو دۆخەی کە لە کوردستان دروست کراوە کۆمەڵێک گەنج هاتۆتە دەرەوە بۆ ئێرە بوونەتە قوربانی لە ڕێگا لە ڕێگەی دۆڤە لە ڕێگەی وشکانی لە ڕێگەی ئاوەکانی ئیتاڵیاوە سینا و تورکیا ئەو شوێنانەوە ئایا ئەبێ باجی ئەم قوربانیانە کێبیدا خانەوادەکانیان یا حکومەتی هەرێم؟ ڕاستی دەسەڵات باکی نییە تەبان لەوەی کە ڕووەدا ئەوەی کە باجەکەی داوای بێتە قوربانی بەڕاستی کە سوکارەکەیانە یعنی ئەوانەی کە لەو ڕێگەیە من زۆر جاڵێمانە شەهید دەبن بەڕاستی خەڵک لە دەست زوڵم و نادادی ڕاکە ڕێگەیەکی تری نییە بەڕاستی بە هەموو شێوەیەک سەرکوتیەکەن و ڕوبەڕوویە بنەوانێ قوربانیە دەن لە پێناو ئازادی و لە پێناو ژیانی کە سوکارەکەیان خۆ خەڵک ئەوەی کە دێ ڕاستی هەر مەسەلەکەەوە نییە ڕاکا لە ئەو نادادیە بەشێکی زۆری کە دێتە دەرەوە و پێشتر باسم کردوێ بێتە سەرچاوی بژەوی بە کە سوکارەکەی یانی لە کوردستان کاری دەست ناکەوێ یا ئەو کاری کە هەیەی ناتوانێت خۆشی پێبژێنێ بیرەکاتەوە بێتە ئێرە کەسابەتێ بک بتوانێت ئاوکاری خوشک و برا و کە سوکارەکەی بدا بۆ ئەوەی کە بەڕاستی چۆنەڵی محتاجی خەڵکی تر نەبێت ینی بەشێکی زۆری گەنجی کورد بە و خەیاڵەوە دێتە ڕێگا ینی جارانەگە خەڵک بۆ خۆشگوزەرانی و بۆ ئەوەی کە ئەوروپا خۆشە و نازانم کراوەترە و ئەوانە هاتبێ ئێستا بەڕاستی گەنج بەو نێتە نایە ڕاستی دێ بێتە سەرچاوی داهات و کەسابەت بۆیە گەدیقەت لێ خەڵک دێتە ئێرە یەکسەر دەستەکا بە ئیش یعنی هەر ئیشێکی دەستکەوێت یەکسەر ئیشەکە بۆ ئەوەی کە ئەو پارەی کە پایەکە بەشیکە لەگەڵ کە سوکارەکەی هەر ئەمە شەوای کردووە کە لە ڕابردوو خەڵک لێرە سەحەبی کاری خۆی نەبووە هەچی پیا کردو تۆ نردوێتی بۆ کە سوکاری بەڕاستی نەیتوانیەوە پارێک و کاتۆ لێرە خۆی بزنسی پێ بکە ئەگەری خەڵدن دۆخێک دروست بوو فترەیە کە خەڵک پێویستی بەوە نەما پارە بنێرێتەوە بۆ کوردستان وردە خەڵک وای کردبی کاتۆ لێرە کەسابەت کە ئێستا ئەوانەی کە لە ڕابردوو ڕۆژوونەتەوە پارەیان بردوتۆ بۆ کوردستان نازانم خانوویان پێکڕیوە زەویان پێکڕیوە کەسابەتەمی فرۆشن و هێنەوە بۆ ئێرە بۆچی لەبەرەوەی وای لێ هاتووە بەڕاستی تۆ لە مارکێتێکی بچووکۆتا بزنسێکی گەورە یانی لەپڕ کۆمەڵە چەکدار دێنە سەر و سەرانت لێ وەرەگرنیانی و کەیسانە زۆر زۆرە و کاتێک کە من بۆ خۆم لە پەرلەمان بووم یا لە ناوی کەتی من خەڵکێکی زۆر هانای بۆ هێنین فلان کەس و فیسار کەس و زۆر جار لێشمانە پێچیەوە داوامانە کرد کاکە فلان ڕاگرن فیسار ڕاگرن ناکرێت تۆ خەڵکێک هەر کەسابەت کا بچنە سەری و داوای پارەی لێ بکەن بەڵام دۆخێک دروست بۆ کەس ڕناگرێت لەبەرەوەی لەسەری سەرەوە خەڵک دزیەکە بۆیە تەبیعی ئەگەر تۆ چیتە دایرەیەک فەرمانبەرێک داوای بەرتیلکە یعنی جاران خەڵک لە ڕووی ناهات بەڕاستی داوای بەرتیلکە ئەگەر پارێکی بیویستایە بە خەڵکێکیەوە دیات دەکەس لە بەی نابوو بۆی بەرتیل لی بەزەلامی ئێستا هەر ڕاستە خۆ مۆزەفەکەیە بەرپرسەکە یا مەسوولەکە داوای بەرتیلەکە لە خەڵک بۆچی لەبەرەوەی هیچ قیەمێک نەما یعنی ئەمەی کە لە کوردستانی حکومڕانی نییە بە تایبەتی ئەم کابینەیەکی زۆر خراپ بوو مافیاگەری کاک زانە حەزم کرد جیاوازیەکی ئەو دۆخە بدۆزینەوە لە پێشترا دایانوت مافیاگەری و کوشتن و بڕین و ئاودیوکردنی پارە و نازانم نەوت و بەزم و ڕزم هەبوو بەڵام ئێستا زیاتر بووە ئەمێ ئەو جیاوازیم بۆینکەی من بۆ خۆم لە دەرکراوەکانە کاڵێم لە دەرکراوەکانم ئێمە خەونێکمانە بوو کە و دۆخە ڕاستکەینەوە من ناڵێم هاوڕەکانی من بێکەم و کورتی بوون هاوڕەکانی ئێمەش بێکەم و کورتی نەبوون یعنی لەو سەردەمەی کە ئەوانیش لە حکومڕانی بوون کەم و کورتی هەبووە ڕاوڕوت هەر هەبووە لەبەرەوەی ئەو وڵاتە یەک کەس ناتوانێت حکمیکە هەر کەسێک کە بەخۆی چەکداری هەیە عشرەتی هەیە ئەتوانێ دەست بەرێ بۆ هەندێک مەسەلە هەتا ئینتخابات و هەڵبژاردنیش لە کوردستان هەبێ دۆخی کوردستان باش نابێت لەبەرەوەی ئەم حیزبە سیاسیانە ئیدارەی خەڵکی عشایار و چەکدار و مافیا و ئەوانە ئادەن بۆ ئەوەی کە لە دەنگان هەم تەزویریان بۆ بکەن هەم دەنگیان پێ بدەن هەم دیفاعیان لێ بکەن ئەمە کێشێکی گەورەیە من پێم وایە ئەو دۆخەی کە ئێستا هەیە تەبەن خراپترە
لەبەرەوەی ئێستا بازرگانی حدود و ئەوانە خراپتر بووە قاچاقچێتی وەرگرتنی سەرانە و داهاتی خەڵک خراپتر و هەر موچە نادرێ ینی کە موچە شتێکی زۆر ئاسایی بەسیتە ئەو پارەی کە لە بەغاشەوە دێ خەڵک نازانێت چی لێ دێ ئەمانە هەمووی کێشە و گرفتن و ئەمە ڕنگدانەوەی دروست کردووە لەسەر خەڵک لەوێ کە وەکو باسم کرد ینی خەڵک ئەگەر جاران تەنها لە برسا هاتبێ ئێستا خەڵکەیە خانووی هەیە سیاری هەیە فرۆشێ لە بەروی لە مستەقبەلی مناڵەکەی ترسێ ئەو جیاکاری ئەو کەمپانی کە لە کوردستان دروست کراون کە ناویان ناوە بۆ نمونە شاری فڵان و نازانم چی و ئەو شوق قەوشتانە کەم پێم وایەوە کەمپی فیرعونەکانن ینی کۆمەڵی خەڵک جیا کراونەتەوە ئەمانە مەکتەبیان جیایە ژیانیان جیایە زمانیان جیایە کللتوریان جیایە خەستەخانەیان جیایە بەچی بە پارەی نەوت و بە پارەی خەڵکی ڕەش و ڕوود کەمپێکیان دروست کرد و سکوریتیان داناوە ئەنی من لە هیچ شوێنێکی دنیاە لە وڵاتاژی تۆ قەت شتیوا دیوە نیوتە لێرە خەڵک کۆمەڵی شوقە دیواری بۆ بکرێ و سکروتی لە بەردەرگابێ و مەکتەبیان جیاوێ و شتیوالی کوێ هەیە کام دنیاە بەڕاستی ئێرە وڵاتێکی سەرمایهداری و تەبیعی شانی بازارێکی ئازادە خەڵک وابژی کە یاساش ڕێگەی داوە ئەوی کە لەوێ هەیە بەڕاستی جاکردنەوەی خەڵک ینی ئەو وەسەتەکە نەماوە خەڵک زۆر هەژارێ ئەوانن کە چوونەتەوە سیتیانە ئەمانش کە من زۆر جار پێیان لەم ڕەفیق حیزبی وەخت خۆی سەدام حوسێن لە دەوری حامی سلەیمانی و لە هەندێک شوێنە هەندێک ماڵی دروست کرد و بە زوباتی عسکەری و بۆ ئەمن و ئەوانەوەی پاراستن لەبەر ترسی خەڵک و ئەوانە ئەمانش عینە مەسەلەیان کردو ینی تۆ لە سلەیمانی و لە هەولێر مەسوولی ئاسایش و ئەمنیەت و ئەوانە چەکدارەکان خۆیان چوونەتەم سیتیانە ینی ناتوان لەناو خەڵکا بژین یا باوەڕیان بە ئامەنی شارەکان نیە خۆیان چوونەتە و شوێنانی کە سکوریتی هەیە لەی شوێنێکی دنیاشتی وا نبینی خەڵک خۆی مەسوولی ئەمنی شارێک بێ لە خۆی بترسێ بچێتە ناو سیتی و بچێتە ناو ئەم کەمپانەوە ئەم کەمپانە هەتا کۆن کەمپانە بێنن خەڵک لە کوردستانی سرحەد ناکە ڕاستی ینی ڕۆژێکە کە خەڵک ڕوبەڕووی ئەم دەسەڵاتە بۆ بێکەم جار لەو کەمپانەوە دەست پێ بکات ئەو شوێنانە کە ماڵی ڕەفیق حیزبی و ماڵی کۆمەڵی بازرگان و تیجاری کە تجارەت بەخوێنی و میلەتاکەن خۆیان لە شوقە و لە ڤێلا و لەوانەیە مەڵاز داوە و گاڵتە بە عەقڵی خەڵکەکەن کارەبەیان نابڕێ غازیان نابڕێ ئاگایان لە هیچ شتێکی خەڵکی ڕەش و ڕوود نییە لە هەولێر لە سلەیمانی لە دهۆک ئەمە بەڵایەکی گەورەیە ئەم جۆرە لە ستایی لە جیاکاریە لە هیچ شوێنێکی دنیا تۆ نایبینی تەنها لەو وڵاتانەی بینی لە وڵاتی عەرەبیەی بینی لەو وڵاتانەی کە خەڵکەکەی دواکەوتون کە مەسوولەکانی خەریکی دزی و ڕاوڕوتن ئەسڵەن ئەوان ڕازی نین خەڵکیش ببینن لەی ببینینی خەڵکیشی زعاجن بۆیە چوونەتە ناوم سیتیانەوە بۆیە ڕۆژێک کە خەڵک ڕوبێتەوە بەڕاستی بێ واز لە کۆمیتە و ناوچە و لە قوانە بێنێ خەڵکێکە کە خاڵۆزایەکی منە لە بێر بێ موچەی لە کۆمیت تێک لە ناوچەیەکدایان ناوە دینارێکی پێ نییە فەقیرە مانگی 400,000 دەنێ کردویانی چی ئەوەی کە قوتی تۆی دزیوە چۆت هەم کەمپانەوە بەڕاستی تۆ بێ یەکەم جار دیواری ئەم کەمپانە بڕوخێنی دیواری ئەم سیتی و میتیانە بڕوخێنی کە ژیاکاری لە بەرخێنە دروست کردووە کۆمەڵی فیرعونی بچکە فیرعون لە ناوم سیتیانە ژین و گاڵتە بە خەڵکی عەقڵی هەموو شارەکەکەن بۆیە ئەمە وای کردووە کە خەڵک ڕاکە بەڕاستی ئەی گەنجە بیر دەکاتەوە دینارێکی پێێنێ و ڕەفیقەکەشی لەبەروی باوکی مەسوولە و لە نازانم دزیەکە لەم گومرگو لەم سەروەت و داهاتوانە لە سیتێکە کارەبای ناڕێ و لە مەکتەبی جیاوازە و ینی ئێستامانەوەیان لە تۆ گاڵتە بە زمانی ژەکەن باشە کاک زانە تۆ دیقەتی ئەو بە ئایا هەز ناکەی گەلەکە یاخۆ میلەتەکە خۆی ئەم دۆخەی دروست کردووە یا هەر خەتای دەسەڵاتە نەخێر میلەتەکە و دۆخی دروست نەکردەوە میلەتەکە بەڕاستی هەموو بەرێکی تاقی کردەوە ینی میلەتە خەڵکی کوردستان دەنگیدا بە معارەزەش ینی بەداخەوە معارەزە شێرکەکانی پیس کرد لە کوردستان ینی ئەوە دەرنەچوو کە خەڵگەیە بێ و دوا ئەوەژ سا خەڵک دەنگداوە بە هێزی تریش لەبەرەوە بەڕاستی خەڵک ئەم دۆخی قبول نییە بەڵام تۆ من پێتەڵێ انتخابات شتێکی حەقیقی نییە لە کوردستان این شتێکە کە تۆ چەک حکومەکە و خۆشیان ئەڵێن 1 کورسی و 1000 کورسی هەر یەک مەسەلەیە کاتێک کە تۆ هێزی چەکدار بەدەست حیزبەوەیە من پێم وایە خەڵک ئەوەی کە لەسەری بۆ کردوێتی لە مەسلەی دەنگدان لە مەسلەی ناڕزایی دەربڕین لە مەسلەی قوربانیدان کاکە خوێنی دەیان گەنجی کوڕ ڕژاوە لەسەر مەسلەی ڕوبەڕبوونەوە و ڕاگررتنی ناداتی و بە سەدان گەنجی کورت خۆی کێشاوە بە ئیجە و بە ڕێگە و نازانم بەهینا بۆ ئەوەی کە ڕوبەڕووی ئەو نادادیە بێتەوە وەکو ناڕزایەتی بەڵام هەر حل نەبووە من پێم وایە قۆناغی دوا ئەمە لەوانەیە قۆناغێک بێ سەرکێشێ بۆ شۆڕش و بە ڕوبەڕبوونەوەی ترکە ئەوە من پێم وایە کۆتا چارەسەرە بۆ ڕاگررتنی ئەم دەسەڵاتە بەڵامی تر هەر کەسێکە لە دەسەڵاتە پێی وایە تا کۆتایی ئەمێنێتەوە گاڵتەی بە هەموو جۆرە قسە و بیرکردنەوە یەک دێ پێی وایە خەڵک ڕازیە یا خەڵک لەوانیان باشتر دەست ناکەوێ و ئەمانە هیچ کەس لەوان باشتر و وڵاتە نابا بەڕێوە ئەمە سەر ناکێشێ و من پێم وایە گەنجی ئێستا وریاترە ئەم ژیلی کە هاتوون کە خەڵک گاڵتەیان پێکە جیلی پۆ بژی و نازانم چی ئەوانە زۆر لە ئێمە باشترن ئێمە کە گەورە بووین ڕاستی حیزبایەتیمان وەکو ویراسی بۆ مایەوە
ئەوەی کە بنەماڵەکەی پارتی بووە خۆی بۆتە پارتی، ئەوەی بنەماڵەکەی یەکێتی بۆ خۆی بۆتە یەکێتی، ئەوەی کە فڵان بوو ئاوا حیزبایەتی هاتووە بەڕاستی وای کرد ئێمە بەبێ هۆشیاری بەبێ ئەوەی تێبگەین چێ لە چێ باشترە، ئامانجەکان چییە، نەتیجەکان چییە، ئیتر بارگاوی بووین بە حیزبایەتی. کاکزانە ئەمە یەک پرسیار بکەم، تۆ باسی یەکێتی و پارتی و حیزبەکانی ترەکەی، باشە خۆت لە ناو یەکێتیا بووی، خۆت ئەندامی پەرلەمانی یەکێتی بووی لە پەرلەمانی کوردستان لە هەولێر، یعنی بەرامبەر پارتی دائانیشتی لەگەڵ پارتیا کاری هاوبەشتان ئەکرد، ئیتر مەبەستم بۆ ئەمێ بپرسم ئایا تۆ چیت کردووە بۆ گەنجان؟ باشە لە ناو پەرلەمانی شابووی. ینی ئێمە مۆسەی پەرلەمان خۆتان نزان لەو خولە بوو کە سەرۆکایەتێکە بە دەست گۆڕانەوە بوو، لەو خولە هەنگاورنرا من پێڵێ مۆسەی پەرلەمان مۆسەیەکی گرنگ نییە لە هەرێمی کوردستان، هەر باشە بۆیە هیچ کەس لە مەسوولەکان نبینی بێنە پەرلەمان، فرسەتێکیاندا بە ناوی هاتنە پێشەوەی گەنج و ئێمە چوینە پەرلەمان و بە خەونێکی گەورە و ئەوانە ڕاستی خەونەکە وانە بوو، یعنی و مۆسەیە بوو نێتوانی تۆ مەسوولەکان ڕاگرێنی خۆت بە منطق سەیریکە، یعنی من ئەندامی پەرلەمانی یەکێتی بوو، جێگری سەرۆکی حکوومەت کوڕی مام جەلال و کاقوباد، یعنی من توانم کاقوباد ڕاگرم طبعا ناتوانم، ئەوە ڕاستیە، یعنی خەڵکێک دەتوانێت مەسوول بەرزایانی شوا مەرزانی ڕاگرێ کە خۆی ئەوی کردەوە پەرلەمانتار ناتوانانی، یعنی ئەوە جۆرێکە لە یاری کە ئێمە وەختی خۆی چوو بینە ناوی، ئێستا دۆخەکە خراپتریشە، هەرچەند لەو خولێ ئێمە هەندێک ڕوبەڕوو بووینەوە بە قسەی حیزبەکانی خۆمانمان نەکرد، وەتان نەزان دەرگای پەرلەمانیان داخست، هەڕەشایان لێکردین هاتنە سەربانیانی دۆخێکی ناخۆش دروست بوو، من پێم وا بوو ئەو شتێکی تازە بوو، یەکەم جار بوو پارتی لە ناو پەرلەمان ڕوبەڕووی ببنەوە، هەر بۆ ێشە دکتۆر یوسف و ینی پەرلەمانی بە تەواوەتی گسک لێدا، ئیتر لەوە تێگەیشتین کە پەرلەمان ئەگەر ئەوی تێژ نەگەیشت بێ، ئەگەر ئێمە خۆشمان خەڵەتانە بێت تێگەیشتین کە پەرلەمان مولازمێک یا ئەوەی کە پلەدارێکی سەربازی بەسی تاتوانی دایخە هەرواشیان کرد، ئێستاش کەماوەتەوە ڕاستی هەروەکۆی کە بڵێن مۆسەی پەرلەمان هەیە، هەندی خەڵکی ئازاهر هەن، ینی ئێستاش تۆ ناتوانی هەوڵی عەلی حەمە ساڵح و برادەرەکانی لە فراکسیۆنی یەکێتی سەرکۆ و هەندی خەڵکی ئازاهر ماون کە قساکەن و ڕوبەڕووە بنەوە، خۆ ناشکرێتوەم سەنگەر، ینی تۆ ساکرێ بە عەلی بڵێ بەواز بێنە سەنگەرەکە چۆڵکە بۆ فڵان و فیسا ئەپرسم، ینی خۆ ناکرێ، ینی ئەم سەنگەرانە خەڵک زۆر جار پرسیارێک کرد بۆ واز نایەنن، ینی ئەخکە گۆڤە وازێنی بۆ چێت؟ وازێنی بۆ خەڵکێک کە کۆی لێ وچێ لە پەرلەمان هەڵەپەڕێ و دەهۆڵە کوتێ و بەشان و باڵی سەرۆکی حکوومەت و ئەوانەڵەدا، ینی پەرلەمان بۆ ئەمانە چۆڵکەی کە تۆ دەنگی 20,000 خەڵکت لەگەڵە، خۆ ناکرێت سا تۆ توانی بە عەلی بڵێ عەلی تۆ وەرە دەرەوە بە فڵان وەکو نازانم کێ و چێ بچێتە پەرلەمان کار خەریکی جوت و چەقەنن، خۆ ناکرێت تۆم سەنگەرە چۆڵکەی بەڕاستی، من پێم وایە ئەو پرسیارێکی منطقی نییە بۆ واسانێنە، ئەبێ خەڵک زەقت کا بڵێ زیاتر بکەن، زیاتر ڕوبەڕوو ببنەوە، نابێ بێدەنگ بن، ئەبێ ڕوبەڕووی حیزبەکانی خۆتان ببنەوە، ڕاستە چوونەتەوێت، ڕاستە مؤسسەکە زۆر قیمەتی نەماوە، بەڵام تا لەوێن ڕوبەڕوو ببنەوە دیفاع لە خەڵک کرد، ئەمە پرسیارە جدیەکەیە، دەنا خەڵک هەمووی چۆڵیکە، ینی تۆ کرێ مؤسسەیەک ئەوەنە سەد و ئەوەندە قسوور ئەندامە هەر هەمووی بە دزوچەتەوێ، خۆ بێ دووسێ کەسیشی تیا بێ بەڕاستی کە باشە کاکزانە ئێوە ڕێکەوتنتان لەگەڵ پارتیا هەبوو بتێونەتەوەکو حیزبێک، یعنی ئێستا دۆخێ دروست بۆڵێن زۆنی سەوز و زۆنی زرد، ئەڵێ ئەم دوو زۆنەیە ئێستا حساب کە جیایە، بەڵام لە ناو هەرێمێکان بەڕاستی، یعنی ئێوە خۆتان خاوەنی دەسەڵات و ڕێکەوتن بوون لەگەڵ پارتیا، ئایا پارتی ئەو دۆخەی دروست کرده بوو کە ڕێکەوتنەکانی جەبەجێ یەکێتیش تاوانبارە، یەکێتیش بەشێکەوە، خۆ ئێستا یەکێتی ئەڵێ من ئاگام لە نەوتوانە نیە بووی قسەی بەتاڵە، ئێستا ڕێدانیشتونەتەوە، ئێوە غازیشانە دەنێ سبەینێکە لێیان گیرا بۆی خەڵکی سلێمانی ڕازیکەن لێن ئاگامان لە غاز نییە، ئاگامان لەوە نییە، ناوان نییە بەڕاستی، بەڵام کاڵی ئێمە بەڕاستی ئێمە نەبووین، ئێمە کۆمەڵێک گەنج بووین، خەونمان هەبوو، کۆمەڵی خەڵکی بەرژەوەندی خواست لەسەرەوە ڕێکەوتن و هەموو شتێکیان کرده بوو و ئەوان یاریانە کرد بە ئیرادەی خەڵک، بەڵام بە قسەمان نەکردن، ئێمە لەو خوڵی پەرلەمان بەڕاستی زۆر زەختیان لێکردین کە ئەو خولە ڕێگەی پەرلەمانەوە بۆ کاک مەسعودی لەشکەینەوە بەڕاستی ملمان نەدا، ینی ئەوە نەبووە ئێمە هەر بە قسەی حیزبەکەی خۆمان بکەین، ڕاستی بەڵامی تر خۆ دۆخێکی شەیە تۆش ناتوانی زۆر ڕوبەڕوو بیتەوە، ئەم حیزبانە حیزبی چەکدارن، لەوانەیە زۆر لێت قبول نەکەن، بەڵام تا حەدی ئیمکان ڕاستی هەوڵماندا کە کۆی لە نەبین لە ناو حیزبەکە دەنگی جیاواز بین، من پێم وانە یەکێتی وەکو مەبادە حیزبێکی خراپ بێ، ینی یەکێتی قوربانی زۆری داوە، بەڵام کۆمەڵی خەڵک بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی بەکاریانێنە و ئێستاش بەکارهێنن و ئەمە وای کردووە کە کۆی حیزبەکە ناشیرین بێ بەڕاستی، دەنا کادر لە خوارەوە خەڵک ناڕازیە، خەڵک دەنگی ناگا، بەڵام ئەوەی کاچێتە ڕێکەوتن بەڕاستی قسەی تۆ نابە، ئەچێ لەسەر بەرژەوەندی شخصی ڕێگەکەوی و ئێستاش ڕێکەوتنی ئەخیری یەکێتی و پارتیە لەسەر بەرژەوەندی پشکێنەیە، نەتیجەکەش بینن، ینی خەڵکی کوردستان بە نزیکی نەتیجەیە و ڕێکەوت نابینێ،
ئەمان لە یەکتری نزیک بوونەوە بۆی چەند دەستکەوت و داهاتیان هەیە نەک ئەوەی کە بەڕاستی خەمی خەڵک چییە کە من پێم وایە ئەوە دۆخێکی خراپ دروستەکە بۆیە تۆ ناکرێ بڵێ هەموو ئەوانەی کە یەکێتین خراپن هەموو ئەوانەی کە پارتین خراپن خەڵکیش دەپرسن بۆیەوە لەگەڵ ئەم حیزبانە ماونەتەوە ڕاستی ئەم حیزبانە بەرهەمی قوربانیدانی کە سوکاری ئەمن کاکە بە سەدان هەزار شەهید بۆ یەکێتی و پارتی دراوە خەڵک قوربانی داوە خۆ ناکرێت تۆ ئێستا ئاوازی لێبێنی هەموو خەونەکەەوە بۆ ناو حیزبە چاکسازی بکەین شت بچێتە پێشەوە بەڵام خۆتدایی ناهێڵن یانی لە ئاخر وینا و ڕووداوی هەشتی تەموز ڕوویدا یعنی تۆ ئینقلابی سەربازی ڕووەدا هەزار تۆمەت و شتی ناشرین دروست دەکرێ لە حیزبەکات کەنە دەرەوە بە بیانووی جیاواز بەشتی جیاواز کە من پێم وایە دۆخێ دروست بوو خەریب و سنوورێک بۆ پارتی دانرا بەڵامی تر ئیرادەی هەموو حزبی کوردستان بەدەست پارتیەوەی بەڕاستی یاریەکە لە هەموو دامەزراوەکان هەموو داوەزراوەکانی حیزبەکانی کوردستان پارتی خەڵکی تیاداناوە کاتوان یاری پێ بکە کە من پێم وایە نییە ئەمە هەموو خەتای پارتی بێ حزب بێ بەڕاستی بە دیفاع لە خۆیکە یعنی یەکێتیش بەشێکی زۆری ئەم نەهامەتی کە بەسەر کوردستانە دێ بەریکێتیەکەوێ بەرگۆڕانەکەوێ کە شەریکی ئەم حیزبانەیە بەر حیزبە ئیسلامیەکانەکەوێ بەر هەموو ئەوانەکەوێ کە لەو دۆخەی کوردستان سیاسەتەکەن بەڵام هەر یەکەو بە پێمی قیاسی خۆی ئێستا ژەمە وای کردووە کە ڕاستی خەڵک جۆری دۆخێکتە دروست بووە یعنی ئەگەر جاران خەڵک هاتبووایە و یعنی ئەگە قسەت بە یەکێتی بوو تا بە هەزاران کەس ژنی وێدایە قسەت بە ئێستا و دۆخە نەماوە خەڵک ئێستا لە ڕووی نایە بەڕاستی دیفاع لە یەکێتی و پارتیکە این دۆخێک دروست بووە بجێ لە تازەیە تاقەتیان نیە دیفاعیشکەن ئەوەی کە ڕوویداوە من بۆ خۆم لە هەندێک شت پەشیمانی ئەوەی کە لە ڕابردوو ڕوویداوە بەڵام هەندێکیشی بەڕاستی لی پەشیمانی من بۆ خۆم لە هەموو ئەو کۆبوونەوانەی کە لەگەڵ حیزبەکەی خۆم کە ڕوبەڕوو بووینەتەوە کە لەگەڵ مەسوولەکانی خۆمان قسەمان کردووە لەیچی پەشیمانی بەڕاستی کاکزانە دەمەوێ بپرسم دەڵێن لە کۆندا جەنابی یاخود هەواڵی بەڕێز مامجەلال ئەم سفرەی بۆ پارتی ڕاخستووە و کێشەکەی چێتی خۆی دروستی کردو بۆ خۆی ئایا ئەمە تا چەند ڕاستە و پرسیاری خەڵکیشە ڕاستی ناتوانین بڵین وەختی خۆی ڕێکەوتن هەبوو من پێم وایە لە کابینەی یەکەمیش باشتر بوو حتاکو ئەو کاتێک کە وەزارەتی دارایی تێکەڵ کرا کە بەداخەوە لە سەردەمی ئەو کابینەیە بوو کە گۆڕانیش لەگەڵمانە بوو کە وەزارەتی دارایی تێکەڵ کرا هەموو قوت و هینی خەڵک کەوتە ژێردەستی پارتی تا خەریکە وەزارەتی پێشمەرگەش تێکەڵاوەکەن کە چەکدارەکانی ژەخەنژێ دەسەڵاتی پارتی کە شتێکی خراپە هەولێر دۆخێکە بەڕاستی هەموو وەزیر و مدیر عامانی کاشنە هەولێر زۆر بە ئاسانی ڕامەبن ینی ئەو پارەی کە پارتی هینەوتە بۆیان هەڵە ڕێژەی واکە کە خەڵکی ئیرادەی نامێنێ ڕاستی واللهی خۆزگە بوونە بە پارتی یان سامنەوانی کە بوونەتە پارتی زۆر زۆر ڕێزیانەگرم چکۆ درۆ ناکەن لەگەڵ خەڵک ئەڵێن ئێمە پارتی خۆی خەتەرەکە ئەوەیە ئەوانی کە پارتین و ناژڵێن پارتین و خۆیان بە گۆڕانەزان خۆیان بە یەکێتیەزان خۆیان بە ئیسلامیەزان خۆیان بە بەرەی ناڕازیەزان خۆی ئەوە مەترسیە گەورەکەیە هەم خۆڵەکە نەچاوی خەڵک هەم لەولاوە دامی سیاسەتی پارتی یا یەکێتی یار حزبێکی ترەکە نەگەر بۆ یەکێتی ژەمشتە ڕاستە ئەو مەترسیە گەورەکەی ئەو وای کردو خەڵکی بە ئیرادە کردو ئەو وای کردووە کە هەموو ئیشێک لە کوردستان بەدڵێمان ناچێ بەڕێوە بەڵام دۆخێکە من پێم وایە دۆخەتەیە پەڕێ و ئەو کاتە خەڵکیش بڕیارەدا و من پێم وایە هەموو ئەوانی کە بەشێک بووین لە سیاسەتی هەرێمی کوردستان هەمومان پشکمان بەرەکەوێ ئەو کاتە خەڵک قەراردا ئەگەر ئێمە تاوانێکمانە هەبێ ئەگەر ئێمە بەشێک بووین لە دزی و ڕاوڕوت بەڕاستی حەق خەڵک لە منەوە بۆ هیچ کەسێکی تر قبوڵی نەکا یان ڕۆژێک لە هەمومان پرسێتەوە ئەگەر بەشێک بووین لە ڕاوڕوت و دزی و هەڵکوتانە سەر خەڵک و بردننی ماڵ و سەروەتی خەڵکی کوردستان من بۆ خۆم ئەڵێم هەر ڕۆژێ بێ ئەبێ هەمومان لە بەردەم خەڵکە ئەوە ڕوونکەینەوە کە کاتێک لە بەشێک بووین لە پرۆسی سیاسیە بەشێک بووین لە دەسەڵات چیمان کردووە چەند بووینەتە مای ئازار و کێشە و گرفت و دزین و سەرۆت و سامانی خەڵک ئەمە هەردێ ئەمە بۆ هەموو دیکتاتۆرەکان بۆ هەموو ئەوانی کە هاتوون کە بەخەونی ژانی لەوانەیە ڕۆژان خەڵک بیری کردبێتەوە سەدامە ڕوا یا قەزافیە ڕای ئەم دەسەڵاتە سیاسیانە ئەمی کە لە ئەفغانستان بە تازەی ڕوویدا بۆ هەندێک خەڵک خەو بوو بێەوەی کە لە دەسەڵاتە پێی وا بێ هەتا ئەم شتە کۆتایی نایە بەڵام کۆتاییش دێ بین و سەر ئێرە بەڕاستی دێرەش یعنی ناخۆشیەکە ئەوەی خەریکە کێشە و گرفت بۆ گەنج لێرەش دروستەکەن کە حەقە خەڵک لە دەرەوە لە هەموو پشتیوانی و گەنجە ناڕازیانە بن کە لە هەموو شار و شارشکەکانی بەریتانیا کۆ بنەوە ڕێگەیەک دروستکەن خۆیان ڕێخەن و ئەوانش کە خوێندەوارن کە پەیوەندیەکیان هەیە لەگەڵ موسساتی بەریتانی هەوڵ بن بەنامە بە نووسرا و بە دیدار ئەوانە ڕوونکەنەوانێ بۆ ئەوی بەڕاستی و بێتە خزمەتی خەڵک من بۆ خۆم بە حکمیەوەی کە مەسوولی لیژنەی پەیوەندیەکان بووم علاقەم هەبووە لەگەڵ پەرلەمانتاری بەریتانی ئەوروپی ئەوانە و علاقانە ماون
ڕاستی من بۆ خۆم هەفتانە نامەیان بۆ نێرم لەسەر و دۆخانی کە ڕوەدەن بۆ ئەوی بەڕاستی خەڵک چاواشە نەکرێ بۆ ئەوی خەڵک لێرەوە نەنێردرێتەوە ینی ئێستا بەشێک لەوانە تکتیان بۆ بڕاوە بۆ هەولێر ینی تۆ کوایە بەڕاستی بیان قەیتەوە بەردەستی کۆمەڵە زاڵم و جەلات ینی ئەو کارەساتێکی زۆر زۆر گەورەیە من بۆ خۆمەوە ڕوون کردوێتەوە بۆ پەرلەمانتار هاوڕێ پەرلەمانتارە بەریتانیەکانم کە خوێنیوانە لە ئاسووی حکوومەتەیە ینی تۆ ئەمانە نێریتەوانێ دژی و دەسەڵاتە بوون ڕاستی لەوێش خۆتان نزانێ این تازە ڕۆژنامە نووس خەڵک لەسەر دەنگی ئازاد گیراوە ئەوانە کەوێتەوە ئەسوی ئەمانێنێ بێ بزانم بەڕاستی خەڵک لەسەر چی دیپۆرتەکەنەوە بۆیە من ئومێدەوارم داواکارم کە ڕاستی هەم خەڵک خۆی ڕێکا هەم خوا پشتیوانی خەڵک بێ لێرە بەڕاستی من لێرە خەڵک ئەوەی کە دڵخۆشمەکە خەڵک لێرە هەم ئیماندارە هەم ئوسلوب و ئەخلاق و وانی خۆی پاراستووە بەڕاستی ینی لێرە کاشیتە مزگەوت خەڵکە بینی و هەموو گەنجە جوانە دێ کەسابەتی هەیە پاری هەیە ئەتوانێ خەڵەت کە ئەین لێرە زۆر ئازایەتێ بەڕاستی خەڵگە چێتە مزگەوت و مسلمانە و نوێژەکە لەبەرەوەی لێرە بەڕاستی کەس نییە پێت بڵێ ینی تۆ توانی بێ خەڵک بزانیم و غەڵەتێ بکەی و هەموو دەرگایەکی غەڵەتیش کراوەتەوە ین لە شارێکە 1000 پاپ و دیسکۆی تیا لەوانەی مزگەوتی کتابێ و بەسەر 1000 پاپ و دیسکۆی ڕوا مزگەوتەکە هەڵەبژێرێ پاری پێ گەنجە جوانە سیاری پێەیە ئەتوانێ هەموو شتێک بکایانی ئەوە نییە بەڕاستی خەڵک هەموو ڕێگەیەکیە بەڵام ڕێگەی مزگەوتی هەڵبژاردووە هەموو وای کردووە کە سوکاری ینی علاقەی هەیە لەگەڵ کە سوکاری یارمەتی دایکێدا یارمەتی باوکێدا لێرە و کە سوکاری نەخۆشە پاری بۆ نێرێتەوە این ئەوەیە کە بەڕاستی هەموو ڕۆژە بینی و دەستیان ناچکەیت بەڕاستی مە گەنجی وڵاتی تریشە بینی کە لێرە خەریکی دەرمان و قومار و نازانشی کە من گەنجی کورد زۆر کەمە بین و خەریکی ئەو شتەوێ ئەوە شتێکە کابێ فەخری پێوە بکەین کە بەداخەوە خۆزگە سیاسەکانی ئێمە نیوەی ئەخلاق و ڕەوشی گەنجی کوردیانە بۆیە کە لێرە بە بێجوابی بە نەهامەتی لە ژوورێکاژی بەڵام هێشتا کللتورەکەی ئاینەکەی نەدۆڕاندووە هێشتا دەستی بە کەسوکارەکەی وێتی هێشتا دەستی بە برادەرەکانی وێتی ئەوانەی کە خاوەنی بزنسن لێرە دەرگاکەنەوە لەسەر خەڵک یارمەتیانەدەن ئیشان بۆ دۆزنەوە یعنیەوەی کە لێرە بینم بەڕاستی زۆر جار ینی وا لێکا بگری یعنی خەڵک بۆ ئەوەندە پیاوە بۆ ئەوەندە ڕەوش بەرزە بۆ ئەوەندە یەکتری خۆشەوێ چی وای کردو یعنی ئەم دەسەڵاتە بۆ ئەوەندە دژی ئەم هەموو خەڵکە جوانەیە ئێم خەڵکە نەیەتوانین لە کوردستانی شەوە بکە بەدڵنیایی توانی بەڵام لە کوردستان تۆ کۆمپانیایەکە تێناوە هەموو قوت و هەل لە تراڤڵەوە لە برنجەوە لە خان و دروستکردنەوە لە نەوتەوە هەموو یەک کەسێکە دەرفەتە نێشتێتەوە کاکە بۆی خەڵک کەسابەت کە دوو سێ فیرعەون هەڵقوتۆقانووە و هاتوون ئەمانە کەسابەتەکەن و ئەمانە ئێستا پارەکانی شایەناوەتە وڵاتە بەڕاستی خەریکی دزی و ڕاوڕوت نوێبوونەوە کوا کاکزانە یعنی ئێوە لە سەردەمی خۆشتانە ئەتان و نوێبوونەوە ئێمە ئەمانەوەی نوێبوونەوەی ببینین بە کوڕێم غەڵەتمان کرد خاڵێم غەڵەتمان کرد لەوەی کە زۆر جار ئینسان عاتفیە بێ هەڵە خەڵەتێ ڕاستی هەموو ئینسانێک چەند عاقڵ بێت لە ناو دۆخێکا دروستە بێ لەوانەیە هەڵ خەڵەتی ینی بە هەڵە بیرکەیتەوە بڕیاری هەڵە بدەیت من پێم وانە نوێبوونەوە ئەوەیە کە ئەمانە دایمەن جیفان و ماڵەکانی خۆیان نوێەکەنەوە هەک شتیتر بەمانە نوێ ناکرێتەوە بەڵام هەمووانی کە دروستیان کرۆ بەجێ بمێنێ بۆ خەڵک چۆن ماڵی ئەمنەکان دوای خەڵگاوارەتیاژیا و خەڵکی ڕەش و ڕوت چوو بوون لە ناو مۆستاتی ئەمنواناژیان ئەمانە شەروای لێدێ ڕۆژێکەی بینی ئەم سیتیانی کە بە پارە و خوێنی خەڵک کراوە هەمووی خەڵگاگری تێبەرەدا و هەمووی خەڵکی ڕەش و ڕوو دەچێتە ناوی و داگیریەکە نزیکە وشتە دڵنیا بە نزیکەوە ینی زۆر دوور نییە و نادادی و زوڵم زۆر بڕناکە ئەگەر خەڵک پشتیوانی کشینەوێ وەڵامی تر خوا هەیە من پێم وایە هەموو نادادی و زوڵمێک لە شوێنێکا خوا ئیپسێنێ کاکزانە ئەمەوێ یەک پرسیارکەم باشە کاتی خۆی کە گۆڕان هەبوو کە ڕەوانشاد نەوشیروان مستەفا مابوو و جەنابی مام جەلالیش مابوو وەک ئەبینی گۆڕان دروست بوو هێزێکی زۆر کاریگەر بوو لە کوردستان بەڵام بەهاتنی گۆڕان ئەم هێزە بۆ نمونەیەکێتی و پارتی دەسەڵاتیانە هەبوو و بە کەبوونەوەی گۆڕان هەر دەسەڵاتیان هەیە یعنی گۆڕان کە دروست بوو هێزێکی کاریگەر بوو لە ناو خەڵکا دەسەڵاتی نەبوو ئێستا هەر ئەم دوو هێزە دەسەڵاتیان هەیە کە گۆڕان زۆرترین دەنگی شێنا لە کوردستان خۆی کە گۆڕان دروست بوو بەڕاستی گۆڕانکاری کرانی و ڕاستە مسافەی ئازادی فراوانتر بوو زۆر مەسەلە گۆڕا هەندێکیش خراپ بوو ڕاستیانیەوە ڕاستیە بەڵام هەتا کاک نەوشیروان خۆی مابوو هێشتا بەڕێی ناڕازی و مەعارەزە بە قووەت بوو لە بەرەوەی ترسێکە بوو کە کاک نەوشیروان نەمە هەموو شتێک کۆتایی هاتڕاستی ئێستاش تۆ هەرەوێ بە دوا بەدی لەکا بگەڕی کە ئەبێ قیادەی و میلەتە بکە من پێم وایە هەموو دروستبوونی هەموو هێزێکی تازە گرنگە بەڵام کێشەکە ئەوێ بەڕاستی زۆر جارەم هێزە تازانە
ینی ئاوکەنەوە ئاشی دەسەڵات ئەمانە شەرگرفت نییە چونکە خەڵک وردە وردە ئەمانەش تاقیە کاتەوە وای لێدەیت خەڵگە تەقێتەوە یعنی ئێستا من پێم وایە خەڵک لەوە دەرچووە هەڵبژاردن تاقی کاتەوە خەڵک بە دوای ڕێگەی تر ئاگەڕێ بۆی تاقی کاتەوە تەو ڕێگەیە چییە پێم وایە لە ئایندە ڕوو نەبێتەوە چکە ئیتر هەڵاوسانێکی گەورە دروست بوو خەڵک هێشتا بەوە دڵی ئاو ناخواتەوە لە تەلەڤیزیۆن قسە بکە یا ڕەخنە بگرێ یا دەنگ بدا بە دژی ئەمان خەڵک بەوە دڵیاوێ خواتەوە بەڕاستی ئەمانە ڕاماڵە ئیتر کەی و چۆن نازانم بەڵام من پێم وانە ئەمە زۆر بخایەنێ هیوادارم ئەو شتە دروست بێ هیوادارم شتێک دروست بێ کە هەمووانی کە غەدەیان لەو میلەتە کردووە بە زەلیل بن کاک زانە با دوایین پرسیارە لێ بکەم بەڵێ گەنج دروست بوون لێرە ناڕازین چیت هەیە بۆ گەنجانە وەڵای من سوپاسیانەکەم ئەوان جۆرێک لە خەباتی تازەیان دروست کردووە و هیوادارم خەڵکیش بەو تۆمەتەی کە دەسەڵاتی سیاسی بۆیان دروستەکە هەڵ لە خەڵەتێ ڕاستەکە هیچ کام لەوانە نییە هەموو گەنجانە غەدریان لێکراوە و ئەوان سەر ئەوەی کە لە کوردستان خەڵک ناتوانێت بیکە ئەوان لێرە یکەن بۆ ئەوانە جێگەی ڕێزن ینی هی ئەوەن کە پشتیوانی بکرێن من پێم وایە هەرچی دەسەڵات وتی ئەوەی تری ڕاستە ینی دەسەڵات بەردەوام هەر کەسێ ناڕازی بێت تۆمەتیان بۆ دروستەکە من پێم وایە شوان و ئیسماعیل و گەنجانەی کە لە لەندەن و لەوانە ناڕزایی دەڕۆن ئەوانە دەنگی حەقیقی خەڵکن ڕاستی یانی گەشتۆتەتینیان بۆیە بۆ شێوازە ناڕزایی دەرەبڕن ئەوانە خەڵکی حەقیقین و جۆرێک لە شۆڕشیان لە دەرەوە دەست پێ کردووە وایان کردووە کە خەڵک بەڕاستی ئەوانی کە قەدری کردووە لەم وڵاتە نەتوانێت بە ئازادی بسوڕێتەوە ئەوە جۆرێک لە خەباتی تازەیە کە من پێم وایە بوو خەڵک بێ پشتیوانی لەو جۆرە خەباتە بکە تۆمەت و ئەوانە هیوادارم ئەوان ڕانەگرێ و دڵنیاشم ڕایان ناگرێ و هیوادارم خەڵکیش سار نەبێتەوە زۆر جاڕەڵێن خەڵک بۆ جواب و نازانم ئەوانە هیچی ئەسڵ ئەساسی نییە ئەوە خەڵک حەقی خۆشیەتی ڕاستی بێ لێرە ناڕزایی دەربڕێ دژی ئەمانە و ئەمان ناکرێت لە کوردستان قەدرمان لێکەن و لێرە شەرقەدرکەن و لێرە بسوڕێنەوە بۆیە من پێم وایە ئەوە جۆرێکە لە خەباتی سیاسی گەنجی کورد لە دەرەوە کە جێگەی دەستخۆشیە من لێرە چاوێن ماچەکەم و پشتیوانیشانم ڕاستی وڵای ئومێدەکە ئەوەیە کە ئێستا هەموو خەڵک ئەوان کونومشکیان لێ بۆ لە قەیسەریوانی کە دێنە دەرەوە سیاسیەکانی کورد ناتوانن بە ئاسانی بێن و ئەمانە لەبەر چاوی دیبلۆماتکار و خەڵکی سیاسی لە وڵاتە شکاون ینی پێتانوانە بێ وە کەم بێ کە خەڵکێک سیاسیەکانی وڵاتە بینن کە خەڵکی سیاسی لە هەرێمی کوردستانەوە دێ لەژێر فشارێکایە ئەوە بۆ خۆی دەستکەوتێکی گەورەیە ئەوان جاران باسێ وایەنە کە تەجوبەی هەرێمی کوردستان و خەڵک لێمان ڕازیە و ئەوان تێگەن کە لێرە چ بەرەیەکی ناڕازی دروست بووە بۆیە ئەوە تەسیریە بێ بە مروری زەمن ئەمە کاریگەری زیاتر دروستەکە و ڕۆژێکە بێ بەڕاستی وای لێدێ ئەحزابی سیاسی لێرە ئەگەر بۆ پشتیوانی و بۆ بەدەستێنانی دەنگی کورد بێ لێرە هەوڵ بدا فشار لەسەر ئەم سیاسیانە دروستکە بۆیە من پێم وایە بێ و جۆرە خەباتە بەردەوام بێ لە هەموو شوێنێک لە ئەوروپا لە هەموو شار و شارۆچکەکان بەڕاستی بێ خەڵک زەخت لەمانە بکە ئەوەی کە لە کوردستان ناتوانین ئەوان زەخت لە کەسوکاریە ماکەن لە ئێماکەن و خۆم قامەتەوە بە کوردستان بەڕاستی لە فشاری ئەمنی توند و هەڕەشە و یعنی خەڵکی زۆر ناخۆش بەڕاستی خۆ ناکرێت ئەوان بێنە ئێرە بە ئازادی و لەژێر هیچ جۆرە فشارێک نەبن و گەنجەکەی کورسا دەڵێ گەنجێک لە کوردستانەوە سەری خۆی هەڵەگرێ و ڕووەکاتە هەندەران ئەم گەنجە دێ لێرە ئیشی غەسلەکە یاخود هەچ ئیشێکی کە بێ لە پێناو قوتی کە سوکارەکەی هەموو ئەم خەم و ئازار و میحنەت و مردن و سارد و گەرمایە هەڵەگرێ تەنها لە پێناو ئەوەی کە سوکارەکەی سەربەرز بن و ئەو سەر شۆڕەی کوردستان قبوڵ نەکە وێ منیش پێتان ئەڵێم گەنجانی وڵاتەکەم هەمیشە ڕوبەڕووی ئەو نادادیە ببنەوە چونکە ئەگەر ئێوە ئەمڕۆ هەوڵ نێن نەوەی نوێ تف لە مێژوەکەمانەکە وەک لەوەی کە مێژوێکی زۆر ناشرینمان دروست کردووە وە خۆتانە بینن لە دوای ڕاپەڕینەوە کۆمەڵێک بابەتی مێژوویمانەیە کۆمەڵێک شەڕ و کوشتار لە کوردستانە دروست بوو کە ئەسڵەن ئێستا باسی کەین زۆر عیبەیە ئێوەش لەگەڵمان بن ئێمە بەردەوام بەرنامەی نوێتان پێشکەشەکەین سپاس بۆ شاندی یاوەرم بەڕێز شەموز نادر و هاوڕێیانی دیکەم لەگەڵتانم بەردەوام لە بەرنامەی نوێ تا بەرنمەیەکی کە و دیدارێکی کە لەگەڵ میوانی خۆشەویستم زانە عەبدوڕەحمان پێتان شادەبینەوە خواتان لەگەڵ